شەوتان باش بینەرانی ڕوودا و من نوێنەر فاتح ڕووداوی ئەمڕۆ پێشکەشەکەم ناکوچی نێوان سەلەفیەکان و ئەشعەریەکان لەم ماوەیەدا لە هەرێمی کوردستان گەیشتە ئاستی گوتاری زبر بەرامبەر بە یەکتر تا ئەو ئاستەی کە وەزارەتی ئەوقاف ئاتە سەرهێڵ و ڕاگەندراوێکیشی بڵاو کردەوە و تێیدا گوتی هەندێک کەس بە ناوی سەلەفی سوکایەتی بە پێڕەوانی ئەشعەری و ماتوریدی دەکەن کە زۆرینەی هەرێمی کوردستان پێڕەوانی ئەو مەزەبانن. ئەمە لە چیەوە سەری هەڵدا؟ لە قسەکردن لەسەر بابەتی گومڕاییەوە دواتە سەری کێشا بۆ هەندێک بابەتێکی دیکەش چێ گومڕایە چێ گومڕانیە و هەندێک لە سەلەفیەکان بەشێک لە ئەشعەریەکان بە گومڕا دەزانن. ناکوچی هەیە لەبارەی وەسف وەسیلە ئەسما ئەم ناکوچیانە چین. سەلەفیەکان قسەی خۆیان کردووە بەڵام وەڵامی ئەشعەریەکان چییە لەم بارەیەوە یاخود ئەوانەی دەکەونە چوارچێوەی ئەشعەریەکانەوە لەسەرم بابەتە ئەم شەو دەمەوێت گفتوگۆ بکەم پێشتر لەگەڵ دکتۆر عەبدولەتیف سەلەفی لەم بەرنامەیە قسەم کردووە دەمەوێت لایەنی بەرامبەریش وەربگرم تاوەکو وەڵامی خۆیان هەبێ. میوانەکەم بەڕێز مامۆستا سەرباز محەممەد حەسەنە مامۆسایانی زۆر سپاس دەکەم مامۆستا میوان. مامۆستا من راپۆرتێکمان حاضر کردووە لەبارەی کورتەیەک لەسەر ئەو ناکوچەیە کەوا هەیە پێکەوە تەماشای دەکەین و دواتر گفتوگۆ دەکەین. ماوەیەکە ناکۆکی نێوان سەلەفی و ئەشعەریەکان قوڵتر بووەتەوە تا ئەو جێگەیەی کە یەکدی بە کافر دەناسێنن. ڕۆژی سێشەممەی ڕابردوو یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لە ڕاگەندراوێکی داگوتی لە ڕێی وتاری هەینی و چەند گرتەیەکی ڤیددیۆیی لەلایەن چەند کەسێک گوایە خۆیان بە سەلەفی لە قەڵمداوە هێرشی ناڕەوایان کردە سەر گەورە زانایانی ئیسلام و سوکایەتی زۆریان بەرامبەر بە هەردوو ڕێڕە و پێڕەوانی ئیمامی ئەشعەری و ماتۆریدی بە تایبەت ئیمام ئەبوو حەسەنی ئەشعەری هەڕشت. دکتۆر عەبدوڵەتیف ئەحمەد ڕێبەری سەلەفیەکانی هەرێمی کوردستان لە بەرنامەی ڕووداوی ئەمڕۆ گوتی لە کوردستان کەسانێک هەن کە دەمارگزژیانە ئایەتی قورئان و فەرموودەی پەیامبەر دەستکاری دەکەن و ئێمەشیان واتە سەلەفی پێکافرە. جاکە ئەشاعیرە دەست بە قورئان و سنەتەوە بگرن ئەوەی لە قورئان و حەدیثدا هاتووە بڵێن باوەڕمان پێیەتی وەکو خۆی بێگۆڕانکاری و دەستکاری دەڵێن ئەهلی هیدایەتن. ئەگەر ماناکەی بگۆڕن ئاەتە و دەڵێن نەخێر وانە ئەڕەحمان و عەلە العەرشی استەوا دەڵێن نەخێر قبوڵمان نیە ئیستەوامان ناوێ ئیستەولامان دەوێت وەجاء رەبوک دەڵێن نەخێر جاء رەبوکەمان ناوێ ئێمە جاء ئەمر ڕەبیکەمان دەوێت. یعنی کە ئاەت بگۆڕێ ئەوە گومڕاییە ئاەت گۆڕین فەرموودە گۆڕین گومڕاییە. بەڵام لەس هەر کەسێ لەسەر قورئان و سنت بێ ئەوە لەسەر هیدایەتە. قل إن هدى الله هو الهدى. ئینسان لەسەر قورئان و سنت بڕوا هیدایەتە. بۆی من ئیشم بە ئەشعەری نییە ئیشم بە ماتوریدی ئیشم بە کەس نییە ئیشم بەم قاعیدە قورئانیەیە. هەر کەسێک دەست بە قورئان و حەدیثەوە بگرێ وەکو خۆی ئەهلی هیدایەتە. هەر کەسێک دەست بە قورئان و سنەتەوە نەگرێ و بەڵکو هەوڵی گۆڕانکاری ماناکانی قورئان و حەدیث بدا ئەمە گومڕاییە. ئەشعەریەکان خۆیان لە جیهانی ئیسلامیدا بە زۆری نەدەزانن بەڵام ڕێبەری سەلەفیەکانی هەرێمی کوردستان پێی وایە زۆرینەبوون پێوەری حەقناسی نییە. ئەوەش ڕاست نییە کە لە سەتانەوەتی جیهانی ئیسلامی لە ئەشعەریەکان پێک هاتووە و تەنیا خۆیان ئەوە دەڵێن. مامۆستا سەرباز محەممەد دووبارە بەخێربێتەوە. سلامت بنیێ. ئەم ناکۆکیە لە چیەوە سەریاڵدا؟ بەڵام پێش ئەوە عەفوو ببوورە بیسمیلاکەم پێ بڕیت. پێش ئەوە باسێکی ئەشعەریمان بۆ کە ڕەنگە خەڵک زۆر باش نەزانێت کە ئێمە دەڵێن ئەشعەری واتە چێ لە کوردستان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وكفى والصلاة والسلام على نبي المصطفى. السرطة طبعا ججني هولاكتان بيروزبي لأخوي قردا وكرم سبحانه وتعالى دريو رحمة له ملة بكاتوا وتبعي خوش ويستي بخاتني وملته وهم روجيشان خوش وجاجن به إن شاء الله. طبعا بالنسبة بابته شيء حساس وبابته شيء جرينجا مفروض جوار قصيدة سبكري وبي بقينا سر بنسينو بنماي أو موضوع لشيء ودستي بيكردو. أمي إسلامي كودنجن لسر تار مذهبي فقهي. أمي إسلامي كودنجن لسر تار مذهبي فقهي. أحناف مالكي شافعي حنبلي. يعني دابش بون بسر أتوار مذهبه لروي فقهه. لروي عقيدة ودواء أويكا سنفرقية كسر هالضدا مثلا احتمال تأثيرات بابلين فلسفة هند وصين وأوانك بتايبت كوفة وياخذ بابلين مشرقي عالم إسلامي كلا خطي تماس دابوه لقى أوان كونتاكت ده كان يعني وادا خوازي كمذهبي أهل السنة والجماعة تدوين بكريه سر لنو تدوين بكريه توا لبلوي احتمال مثلا كسيك برسال بكبلي باشا تزيدي صحابي خو أشعري نبوينا ونياخذ ما تريدين نبوينا ضلين هاد بهماشي خو تزيدي صحابي
شافعي وحنبلي وأوانج نبوينەوە بەڵام تدوینی مذهبی فقهی کۆکردنەوەی دەنجی ئەوان لە بواری فقهەوە ئاڕائی سەحابەی کیرام لە بواری فقهەوە لەسەر دەستی ئەو چوار ئیمامەی تدوین کرا نووسرایەوە کۆکرایەوە مەذاهبی فقهی ئی سەحابەی کیرام مەذهب عقدیەکەیان لەسەر دەستی سێ کەسان کۆکراوە ئەبوو حەسەنی ئەشعری ئەبوو مەنسووری ماتوریدی لەگە حەنابیلەی مثلا ئێستا سەریکەی لە مەشرقی عالمی ئیسلام لە خۆرهەڵاتی عالمی ئیسلامی دیارە کە ئەبوو مەنسووری ماتوریدی ڕزا و ڕەحمەتی خودای گەورەی لەسەر بێت دەورێکی زۆر عەجیبی دیت لەبەرەوەی ئەو لەگە فەلسفەی هیند و سین و ئەو شوێنانە کۆنتاکتی هەبوو اینجا شتێکە بوو بە مصطلحی ئەو کاتیان دەگوت زەنادیقا مثلا دەهاتن مناقەشیان دەکرد خودای گەورە وجودی نییە ئەبوو مەنسووری ماتوریدی توانی تقریبا زەحفی ئەوان شەپۆڵی ئەوان ڕاگری ئەو شێوازی ڕەتدانەوەی ئیستیشهاد بە ئاەتەکانی قورئانی پیرۆز و ئەحادیثی پێغەمبەری خۆشەویست عەلەیهی سەڵات وسەلام تدوین کرا بە ناوی ئەبوو مەنسووری ماتوریدی بۆ مەذهبی ماتوریدی لە عەقیدە واتە درێژە پێدەری عەقیدەی سەلەفی صالحە لەو بەرەج لە وەسەتی لە ناوەڕاستی عالمی ئیسلامی ئەبوو حەسەنی ئەشعری ڕزا و ڕەحمەتی خودای گەورەی لەسەر بی ئەو هاتە پێش تقریبا توانی تا ڕادەیەکی یەکجار زۆر دوای ئەوەی کە تەمەنێکی یەکجار زۆری لەناو خەتێکی معتەزیلە بەسەر برد طبعا ئەوەی کە گرنگە ئەبوو حەسەنی ئەشعری جگەلەوەی زانایەکی گەورە بووە لە بواری فقه کەسێکی بیرمەند و مثقف بووە ئەگە بە مصطلحی ئێزەمان باسی بکەین لەبەرەوەی زۆر ئاگاداری هەتا بیر و بۆچوونی فەلاسیفەکان بۆ ئەو کاتیش لە ناو بەغدا و لە دەور و بەری مەسەلەن زەحمەت بوو کەسێک بۆ نوعی ئاگاداری بیر و بۆچوونی فەلاسیفەکان و متەکەلیمین و ئەوانە بی بۆ نوعی کە ئەبوو حەسەنی ئەشعری قسەی لەسەر کرد ئەبوو حەسەنی ئەشعری هات ئەو مەذهبەی تدوین کرد یعنی شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەسما و صیفات درێژە پێدەری مەذهبی سەلەفی صالحە درێژە پێدەری تابعی و سەحابەی کیرام کە دەگەڕێتەوە پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی سەڵات وسەلام لە کوردستان ئەشعری چێن لە کوردستان اینجا ئەو بابەتە کە تدوین کرا کورد لەو کاتەیەوە کە شافعی مەذهبە لەو کاتەی کە شافعی مەذهبە ئەشعری عەقیدەشە اینجا بزانن ئەو کاتەی کە ئەبوو حەسەنی ئەشعری تدوینی ئەو بابەتەی کرد ئەو مەذهبەی کرد مەجموعەک هەستان بە ناوی مجەسیمە لەبەرەوەی لە میسڕ لە بابڵێن مەغریبی لە ئەوەی عالمی ئیسلامی لە باشووری عالمی ئیسلامی جنوبی عالمی ئیسلامی مثلا وەکو میسڕ کەسێک بەدەرکەوت و ناوی ئەبوو جعفەری تەحاوی و هەر سێکیان پێکەوە تدوینی مذهبی ئەهلی سنە و جەماعەیان کرد لێ ئێستا ئەوان ئێستا مثلا لای ئەشاعیرە مذهبی ئەبوو جعفەری تەحاوی بینی دیڕاسە بکە ئیشکالی تێدانی لای ماتوریدیەکان ئیشکالیان تێدانیە ئەوان دەتوانن لەبەر ئەوەی ئوسولی مشتەرەکە خاڵی هاوبەشیان زۆر هەیە اینجا کە کورد هاتە بەنای مەذهبی ئیمامی ئەشعری کرد لەو بینەی وەسەتێک دروست بوو گرنگە زۆر سەرنجی بەڕاستان ئەو وەسەتی ڕاکێشم ئەو وەسەتە ئەو ناوەڕاستێک بوو خۆیان دا پاڵ مەذهبی سەلەف نەبوون مثلا بەتایبەت لە مەشرقی عالمی ئیسلامی کەڕامیە و سجز کەڕامیە و سالمیە و ئەوانە کە هاتن زیاتر با بڵێن مجەسیمە بوون لە تەجسیمەوە یعنی چۆن یعنی خوایان وێنا کرد گوتن خوای گەورە سوبحانه وتعالى وێنای هەیە سوڕەی هەیە خوای گەورە سوبحانه وتعالى دادەبەزی بەسەر دەکەوی دەزوڵێتەوە ڕادەکە هەلوەڕی هەروەڕێ هەیە اینجا خوای گەورە سوبحانه وتعالى پاڵ دەداتەوە لەسەر پشت خوای گەورە قاتی لەسەر قاز دادنێ خوای گەورە سوبحانه وتعالى هەتا مثلا بابەت متطرفەکانیان زۆر ئەو بابەتیان ورد کردەوە هەتا ئاماژە بۆ دەکەن خوای گەورە ددانی هەیە خوای گەورە زمانە بچکۆڵی هەیە ڕاست و چەپی هەیە تەنیشتی هەیە چۆچی هەیە دەست و بازووی هەیە سینجی هەیە مەلائکەتی لە سینجی خۆی لە ڤیراعی دروست کردووە لەسەر کورسی دادنیشی ثقلی هەیە قورسایی هەیە اینجا لە مەکاندایە لەبەرەوەی ئەبوو حەسەنی ئەشعری کابرایەکی وەکو بڵێ عقل لە ڕووی عقلەوەش ئینسانێکی زۆر متمەکین بوو لە بواری فەلسەفە و ئاگادار بوو طرحێکی زۆر نەگوتی کاکە مەکان و زەمان مەخلوقە خوای گەورە جوودی هەبوو بەر لەوەی مەکان و زەمان هەبی اینجا مستحیل يعني أتو مكان وزمان لبروي إستا أمام معلوم زنابتا أما لسير رهن دكين يعني لثريدي لعالمي ثريدي دجين ونيا برزي وباني ودريجي كنت أو ناكري مثلا خواي يقول سبحانه وتعالى كان الله أو كاتي خواه هبو سبحانه وتعالى هيز مكان نبوة ولا مكان يعني مكان وزمان مخلوقة كورت أوي كزوجرينجا أما جي بيبكن كورت سراي أوي كدولتي نبوة بلام دولتي مستقلي هبوة لفقه لعلوم الشريعة سراء أويك مثلا كرد دائما بيكسبوا للروي سياسة بلام دولتي مستقلي هبوا لعلوم الشرعي سر بخوبوا ريشكي مستقل بلى يعني كرد دائما تصديري علمي كرد تسون بسارج زور زونا كرد دائما تصديري علمي كرد وانك استيرادي علمي كرد بي مثلا يسال لبواري سياسة شرعية كسيك من هي بعضهم صلاح الدين أيوبي
ڕزا و ڕەحمەتی خوای گەورە لەسێت کە باسی کورد دەکرێت یەکسەر صلاح الدین ئەیوبی باز دەکرێت وانە باسی با بڵێن لە بواری فقهیەوە مثلا کە باسی علومی حەدیث دەکرێت مثلا بنمونە علومی حەدیث ئەوەی کە دەرگایەکەی کردەوە ابن صلاحی شارەزووری بوو حتى ئێستا لە هەموو علومی حەدیث کتب کە باسی علومی حەدیث دەکرێت مصطلح دەڵێن ابن صلاحی شارەزووری ناوی شارەزووری تێگەڵ بە علومی حەدیث بووە ئەشعری عەقیدەیە و شافعی مذهبیشە حافظی عراقی کە با بڵێن درێژە پێدەری ئەو مەدرسەیە کوردە ئەشعری عەقیدەیە شافعی مذهبیشە لە بواری ئەوە لە بواری علومی حەدیث لە بواری فقه تەسەوڕ کە تو کابرایەکمانێ مەلا ئیلیاسی کوردی ڕزا و ڕەحمەتی خودای گەورەی لەسەر بی ئەو کابرایە مامۆستای سەفارینیە کە شەیخی حەنابیلەی متأخرینە ئیجازەی علمی لای مەلا ئیلیاسی کوردی وەرگرتووە اینجا تەماشا دەکەیت لە بواری تەسەووفەوە مثلا لە بواری تەسەووفەوە کورد کابرایەکی وەکو مەولانای نەقشبەندی مولانا خالد نقشبندی بزانم یەک نمونەی جەناب بدەینەوە ئالوسی صاحبی کتابی ڕوح المعانی کتێبێکی لە کتێبەکەی باسی علەمایەکانی خۆی دەکات دەڵێ ئەوانەی کە زۆر پێی سەرسامم باسی دوو کەسایەتی دەکات یەکیان علامە یەحیای مزوری شەیخی ئالوسی بووە دەڵێ کە چاوم بە علامە یەحیا مزوری کەوت دەریک تەماشام کرد کابرای چەندی بڵێ ئەوەندە هەژار و فەقیر و نەبوو بەڵام کە قسەم لەگەری کرد ئەو کابرێ دنیایەک بوو لە عیلم داوای ئیجازەم لێ کرد دەڵێ ئەو یەکسەر ئیجازەی پێدا دوای ئەوەی کە لەگەری خزمەت دەمێنێتەوە ئیجازەی بە ئالوسی دەدا ئالوسی کە فەخری عێراقە تەسەوڕ کە تو مثلا کە باسی مفەسرینی عێراق دەکرێت دەڵێن ئالوسی دەڵێن کاکە ئەو فەخری عێراقە تەڵەبەی مەلا یەحیای مزوری بوو علامە یەحیای مزوری بوو اینجا ئالوسی باسی ئەوەی دەکە باسی مەولانا خالدی نەقشبەندی دەکا تەسەوڕ کاتوو ئەمە ترسەکەمان لەو نقطەیە کە خاڵیتکە ئاماژەی پێ دەکەین لە چی بترسین ئالوسی کە باسی مەولانا خالدی نەقشبەندی دەکات دەڵێ مەولانا خالدی نەقشبەندی دەڵێ ئەمن وەکو ئەوم نەدیتە طبعا ئالوسی عجیبە زۆر علامەیە يعني مەکتەبەیەکی متەنەقیلە عەقلێکی زۆر گەورە دەڵێ ئەمن کەسم وەکو مەولانا خالدی نەقشبەندی نەدیتە لە عیلم و لە معریفە دەڵێ باوەڕ ناکەم مەولانا خالدی نەقشبەندی خۆشی کەسی وەکو خۆی بینی بی اینجا دەڵێ ئەوانەی کە قسە بە مەولانا خالدی نەقشبەندی دەڵێن ئالوسی زۆر تۆڕە دەبی دیار دائیمەن خەڵکێکی مەثەلەن ڕخنەی دەگرن دەڵێ وەکو ئەوەیە کە کەسێک میز لە بیری زەمزەم بکە بەو نوعی ینی فەخر بە مەولانا خالدی نەقشبەندی مامۆستاکە هێشتا بۆ ئەوەی سادەتر بێ بۆ خەڵک کە ئەڵێن ئەشعری لە کوردستانە ئێمە دەڵێن زۆرینەی مەلای کوردستان ئێمە دەڵێن هەموو تەسەوف دەڵێن هەموو حجرەکان وایە باش ئەنجا بە من حەزم نەکرد سەرەتا ئەو پاشخانەت باس کرد هیچت پێ بڕم بەڵام با گفتوگویەک دەست پێ بکەین کەمە خێراتر هەندێک لە سەلەفیەکان نامێ وشەی هەمووی بەکاربێنن بەڵام وتیان کەوە ئەشعریەکان لە هەندێک خاڵدا گومڕان ئەی بەلای ئێوە سەلەفیەکان گومڕان وایە طبعا کلمەی گومڕا طبعا وایە ئەمن دەزانم معتەقەدی ئەوان ئەو بویر و بۆچوونەی کە ئەوان تەرحی دەکەن قەتیعەیەکی معریفی دروست دەبی لە نێوان جیلی ئێستامان لەگە تاریخی کورد لەبەرەوەی تاریخی کورد شافعی و ئەشاعیرەنە ئەوانە کە هاتوون ئەو بابەتە تەرح دەکەن دەڵێن ئەشاعیرە گومڕان دەزانێت ئەو مانای چییە؟ مانای ئەوەیە هەرچی شاعیر هەیە مثلا مەولەوی و مەحوی و هەرچی شۆڕژێری کورد هەیە هەرچی زانا و عالیم هەیە هەروکو باسم کرد مثلا لە ابن صلاحی شارەزووری حافظی عێراقی مثلا مەولانا خالدی نەقشبەندی هەتا وەکو ئاخری کەس کە کورد فەخری پێ دەکات بابنێت طبعا صلاح الدین ئەیوبیش لەبەرەوەی ئەوان جورئەت ناکەن نا بە صلاحەت ناڵێ گەنا صلاح الدین ئەیوبیشان پێ ئەهلی بیدعە لە عەقیدە قبوڵیان نییە هەتا وەکو مامۆستا عەبدولکەریم مدەرس ڕزا و ڕەحمەتی خوای گەورە لەسەر بی کە فەخری عێراق مثلا عێراق فەخری پێ دەکات دەڵێ مدەرسی عەبدولکەریم مدەرس مفتی عێراق بووە ئەمەی کورد فەخر بەو نقطەی دەکەن هەتا ئەوێ ئەو قەتیعە معریفیە لە بینی کورد دروست دەبی کورد دەبی تاریخی ئەهلی سونە و جەماعە بە حساباتی ئەوان بی دەبی ئەوەی پێشە خۆمان هەمووی ڕەشکەینەوە لەو خاڵەوە دەست پێ بکەین کە ئەو مەدرسە مایوسەمە مەدرسەی سەلەفی نین ئاگدار بەیانی ئەو ئیصطلاحەم پێم خۆشە قسەی لەسەر بکەم لەبەرەوەی سەلەفی نین لە نەوەتەکانەوە یاخود با بڵێن لە بدایەتی 2009 چەند کەسێک هاتوونەتە کوردستان مەدرسەیەکیان داناوە بە ناوی مەدرسەی سەلەف بە حسابی ئەوان بی ئەمە دەبی تەدوینی تاریخی کورد بکەینەوە کوردستان ئی ئاهلی سونە نەبووە کوردستان ئی گومڕا و ئاهلی بیدع و ضەلالەت بووە بەڵام تاریخ ڕەحم بە کەس ناکە
ئەوەی ئەوان ئەڵێن بۆ نمونە من ئەمێ ئەوە ڕوونکەمەوە ئەوەی ئەوان ئەڵێن ئەگەر بێت و بسەلمێکەوە گوایە ئەم خاڵە گومڕاییەکەواتە تاریخەکەش گومڕایە وایە باش بلاشک لەکوێدا گومڕایی نییە وەڵامت بۆ قسەکانی ئەو پێم واپی جۆ لە دکتۆر عەبدوڵەتیفیش بوو لە هەندێک شوێنە باز لە وەصف و ئەسما و وەسیلاکە لە ئەڵێمانە بابەتی گومڕاین بەڵام تۆ چۆن پێچەوانەی ئەمە ئەسلمێن جوانە طبعا ئەو برایە لەگە ئەو وەسەتێکە کا باسم کرد وەختەوەی ئەو وەسەتێکە هاتوون ڕێکلام و دیعایان لە مەزەبەکەی خۆیان کرد دویشیان کرد بە دوو شتیان بابەتە یەکەمیان هەستان چەندی ئەحادیثی مەوضوع هەیە ئەحادیثی مەوضوع جەناب دەزانی یانی ئەو حەدیثانەی کە خوڵقێنراوە ئەو حەدیثانە دراوەتە پاڵ پێغەمبەری خۆشەویستمان نەیفەرمووە هەستان ئەو ئەحادیثانەیان کرد بنچینە و بنەمای عەقیدەیان لەسەر دامەزراند لە مقابلی هەندێدا مەجموعە يعني وەکو دەڵێ هەرچەندە بمێ عیبارەکە عیبارەتەشی حەز ناکەم یانی عیبارەتان بەکاربینم ئەگەر ئیفترایەک بوو مەجموعە ئیفترایەکیان دا پاڵ ئەهلی سونە جەماعە مەثەن ئێستا یەک لەو بابەتانە دڕێن کاکە ئەشاعیرە گوتویانە خۆی گەورە سوبحانەهو وتعالە بە ذاتی خۆی لە هەموو شوێنە چیە وایە ئەوە طبعا مەشهورە دەڵێ کە ئەشاعیرە دەڵێن خۆی گەورە بە ذاتی خۆی لە هەموو شوێنە چیە ئەوە خاڵێکی دیکاڵێن لە بابەتی تەفسیری یەد الله بۆ نمونە مثلا الرحمن على العرش استوى ئەوانە طبعا ئەو قسانە ئەسڵ و ئەساسی نییە ئەسڵ ئەم طبعا لەسەر ئەو مینبەرەوە ڕای دەگەێنم ئامادەم هەر کەسێک یەک کتێب سەرچاوەیەکی ملۆبینی لە مەصدەرێک لە مەصادری ئەشاعیرە گوتوبیان خی گەورە سوبحانەهو وتعالە بە ذاتی خۆی لە هەموو شوێنێکە ئەمن و تەواوی مامۆستایانی حوزرە بەڕائەتیان لێ دەکەین لەبەرەوەی ئەسڵەن ئەمە قەناعەتمان بە مەکان نییە فکەیفە بەوەی لە هەموو شوێنێکی بێ ئەمە لە سوێ سەرچاوی کردووە لە دوو حاڵەتانە یەکەمیان ئەو برانە ئاگادار نین ئەبرای من ئاگادار نین لەبەرەوەی کوتوبی ئەشاعیرە نەخوێنێتەوە یەکەم دووەم ئەو وەسەتە تەجسیمیە ئەو وەسەتە مجسیمەی کە ئەو ئیفتراعاتانیان داوە پاڵ ئەشاعیرە سادەی ئەشاعیرە وەسەتێکی تەجسیمی یعنی ئەوانەی کە خوات بەجسم لە قەڵەم دەدەن ئەوانە وەکو ئیمامی نەووی ئاماژەیان پێ دەکات دەڵێ ئەوانە دووش لە ئەوان حەڵال یەکەم درۆکردن لەسەر مقابلیان دووەم ئەحادیثی مەوضوع دێن ئیستیشاد پێ دەکەن لێ ئەوان بە حەڵال دەزانن کە مەسەلەن مەذهبەکەی تو ناشتیم بکەن مثلا ئێستا ئەو بابەتە طبعا ئێستا ئەو قسەیەم دەیکەم لە کەناڵی ڕووداوەوە ئەم بەرپرسم بەرامبەر ئەو قسەیە لە یەک سەرچاوە نەهاتووە یەک لە ئەشعری گوتوبی خۆی گەورە سوبحانەهو وتعالە بە ذاتی خۆی لە هەموو شوێنێکی ئەبەت تەحەدایەک دەکەم تا 10 ساڵی تکەش ئەگەر یەک بەڵگەم لۆ بینین لە مەصدەرێک لە شوێنێک کتێبێکی ئەشاعیرم لۆ بینین بڵێن قورئان بڕ فەرموو ئەوە تا ئەلێرە طبعا ئەمە لە زمانێکی ئێستا زمانی سوشال میدیا و بەحسی گۆگڵ و سێرج و ئەو بابەتانە زۆر بابەتێکی بەقوتەوە نییە یعنی علم هەنگاوی زۆر بەقوت دێتە پێش ئەشاعیرە ناڵێ خۆی گەورە سوبحانەهو وتعالە بە ذاتی خۆی لە هەموو شوێنێکی مستحيل أوشتا أو قصة افتراء بحتة تحدايا دكم تا 10 ساڵی تکەش یەک بەڵگە بێنەوە دێمەوە سەر ئەو میز دێمە بەرامبەر جەناب دڵم کاکەم داوای لێبوردن تێ دەکەم بەڵام ئەگەر وە نەبوو خۆ گەورە دەبی کابرا بڵێ کاکە ئەم پەشیمانم لەو ڕەئیەی وەنیا پەشیمانم لەو ڕەئیە برا خۆ ئینسان دەیان کەس دەیان زانە مەثەن موقیفیان هەڵە بووە گوتیان کاکە ئەمە کورد برا ئەشاعیرە چۆن دەنێ خوای گەورە ڕەحمی نییە بزانە یەک لەو بابەتانی کە ئەوان دەڵین دەڵێن کاکە ئەشاعیرە دەڵێن الرحمن على العرش استوى خوای گەورە ئیستیوای نەکردووە برای بەڕێزم ئیشکال لە قیراءەی ئاەتەکە نییە ئیشکال لە فەهمی ئاەتەکەیە کاتی خۆی ابن جەریر طەبەری هاتە بەغدایە ابن جەریر طەبەری کە هاتە بەغدایە لە بەغدایە فەرمووی الرحمن على العرش استوى ئاەتەکەی خوێندەوە مەجموعە کاتن بەتایبەت ئەو مجەسیمە گوتیان قعد وجلس بڵێ خوا دانیشتووە و قعودی کردو لەسەر عەرش کاکە ئیشتیوا نییە قعودی چی ئەم قەناعەتم بە ئیستیوایە ئەوان گوتیان ئێستا ئەوانە ناڵێن ئیستیوا ئەمە نەفی قعود و جلوس دەکەین لەبەرەوەی قعود و جلوس حرەکەیە و قعود و جلوس لە زمانی عەربی یەکیان لە ڕاوەستان لۆ دانیشتن ئەویتیان لە خەوتن لۆ هەستان ئەوە لە خوای ناوەشەین سوبحانەهو وتعالە ظاهری ئاەتەکەی نە قعودی تێدایە نە جلوسی تێدایە ئەمە نەفی ئەو قعود و جلوسەی دەکەین کە ئەوان دەیسەلمێنن ئەوە نەفیت کرد و تەحەدایەک هێرشەی زۆر توندیان کردە سەر ابن جەریر طەبەری لە ماڵەکەی خۆی بەربارانیان کرد شورتە و ئاسایش هات ئەگەر نادەیان کوشت ابن حیبانی بستی هەولی کوشتنیاندا عزی کوڕی عەبدەسەلام هەولی کوشتنیاندا ابن جەریر طەبەری هەولی کوشتنیاندا ئیمامی ابن فۆرە کوشتیان ژاریاندایە نەسائی بە هەمان شێوە یعنی دائیمەن محاولە دەکەن دەسەڵات بقۆزنەوە یاخود باڵێن زۆر تون بن قووات بەکاربینین لۆ مەحوکردنەوەی کەسی بەرەش جەمال موسا ئەمە تا ئێستا زیاتر باسی تاریخمان کرد کەمە بینە سەر باسی بابەتی ئانیش باست لە هەندێک قسەیە کە دوت لای من مایەوە وتت سەلەفیەکان لە کوردستان لەسەر سەلەفی نین بەڕاستی ئەوم بۆ ڕوونکەوە طبعا سەلەفیت ئەوەی کە ئەوان باسی دەکەن مفهومی سەلەف نسبەتەن لە سەلەفەوە نیە سەلەفی صالحی ئومەتی شوێن کەوتوو
ئەم تەحەدا دەکەم یەک بەڵگە بینن لەسەر ئەوەی کە بڵین خوای گەورە جەلەسە وەقەعەدە لە ئاڕائی سەلەف تەحەدا دەکەم یەک لە تابعین و صحابەی کێڕان باسی تەفسیری ئاياتی ئەسما و صفاتیان کردبی بزانە ئەمە هەرسێک حنابلة أشاعرة ماتوريدي طبعا أشعرية يعني أهل السنة جماعة هيك يعني أشعرية رق مقابل أهل السنة جماعة ماتوريدي رق مقابل أهل السنة جماعة فضلاء سلفي أو سلفي كإدعاء سلفي كان لبابي أسماء والصفات هيك بيوندين بأهل السنة جماعتنا قسمة شان سلفي طبعا أمن يستخدم في السلفية ما مثلا حجة خوان في السلفية أو مصطلحة شيء غالبة أو مصطلحة زيادة بابا إعلام دايك بهالأوان نكوكم من هزوا كسلفيبا كخلق لم رجاء لكردستان كدلي سلفي ومالي كسايتي وهندي الرئيسية بيشتعو أو كوا لنا خلق باوا أم سلفيانا بلايتو أهلي سنة وجماعة باسي مصطلحنا كم باسي شكلكم يعني من ناحية الشكل أو أوانيك أسأل كردستان دلين إما سلفين أهلي سلفين أمانة أهلي سنة وجماعة أمن عذريان بتزهل بودين مو عذر بتزهل كنازانا مثلا استاذ يقلو لو بابنا حزناكم باسي هيز لو بريانه بكي بناونيا بلا متابعين ناونا يعني بلا ديارك دي سلفي ديارك سلفي ديارك متابعي رسالة دكتوراه كم كله براني كضلي خوي جبر سبحان الله أشاعرة ضلي خوي جبر سبحانه وتعالى بذات خوي لهم مشيرين شبه خوي دراسة أكاديمي دائما مثلا رسالة دكتوراه إخو أكاديمي دواد أخوازي كحاشة شداب نبري أو لو مصدري درميناونيا حاشي بودانا نوا أو برانا نازانا عذريان بتزهل بوديني نوا أجنا أوي كتيكوتون نسبة زوري تجسيمة بلام أمن شافعية كم بيا سلفية كلسر بازي إمام شافعي رضا ورحمة الله يقول سيب بناصر الحديث مشهورة أمن وكو أوان ناظم كاكا أوان إمام بي قمرايا هل صلاح الدين أيوبي هذا ما عبد الكريم مدرسه مولانا خالد نقشبندي وهم الشعراء وهم علماء أمة التصور كزنابي ما مستعملة طاهر الله يقول بركة بخات التمني كتابة شيء تاريخ علماء كرد ما عبد الكريم مدرسي شيء تقريبا ما طاهر باسي 3000 زلانه كردكا اتو دبي ضرب بس اوانا هم بقمرا لقلم دي هرتي شورش شيره هي هرتي شاعر واديب هي هرتي فيلسوف او ملده هيك كحزره هنا تبون او همودك اهلي بداو امن او مصطلح لون بكارناين نالم قمران بلام ضليم عذريان بتزهل هي شلون او شيء يعني او جاهل جاهل بلى باش بلام او باش جاهل او كوا يستحي اما لم خلايا رون بي والله مكه أويك وايستهي بمشي ويك لكردستان هي أهلي سنة وجماعة بلاي والسلفية كان لكردستان أهلي سنة وجماعة السلفية كان باتعميمنا كم سلفية كان تيان ده هي استقصي لقى من كردوا درما مسا من لبير بوسوني عندك للسلفية كان طبعا لو خوها مجموعة فراقي كان زنابة دقة متابعات كردي بس خلي معنا أوان ضلين بلام أوان ضلين أمل لمذهب لا من دعوة لمذهب لا من دعوة لبقول مذهب أمتي تفرقة كردونيا بلام بخويا ديان جروب وتاقمن يكتري تكفير ذكان أهلي سنة وجماعة لو بابتان أهلي سنة جماعانين لبابة التكفير لبابة أسماء وصفات نعم بيكاو أهلي سنة جماعانين قمران والله قمراية كتسون إقامة حجة عن بيش تبي إقامة حجة هي تبي أمن ناظم قمران تكون نازانا أمن زقم بياندس تكون نوي خومان يعني وكبلي براي خومان كسكاري خومان حكم بقمران لقلم دم نازان دبي تيان بقينم أم دبي تأصيل أو من هذب كين تيان بقينين أجنا كوتونة أو قمراية بلام عذريان بتزهل هي عذر بتزهل سيخوي يقولوا محاسبتناك اللي بدأوا نازاني طالما سلفي كان يجباز لو هاكن ألين بون منا إما أهلي يعني تابعين بلام إمام أبا حسني أشعري السياسة ده دوهي سردمي زيريني إسلام سري هالدعوة أما خالك كألين بون منا زياتر أولويات بو إما هي لما هي تصور كيس الكابراج لو رجل 1933 صار هيجري وني كسي شيء صار بداية قرني سوار وفاتي كردي سياسته بيستو أون دو فاتي كردوا است أو سلفنية أو أنا هزار صار لوي دور أو سلفة يعني إشكالية شيء يعني عذر شيء نا منطقي ونيا نا عقلي يك عذر ما بوبين مثلا بابتك سلفي صالح مخالفي أهل السنة الجماعة يعني أشعرية مخالفي قول الصحابة كذبي زنا كابراج عمده لا حنابلة ابن قدامي مقدسي عقيدة كيدينين لمعة الاعتقاد دينين أوان لمعة الاعتقاد جلدهان شوين حاشيان بودانا وضلين أما ابن قدامي مقدسيش ما قبول نيا أم لقى ما مساج قسم كله ما مستبر الزنا قلت ما مسا زنابد إستا مثلا بخاري بشرحي ابن حجر عسقلاني من قبول ما زنابد قبول تقولتي ابن حجر من قبول نيا قلت باش بري براس نووي
قلت نەوەیم قبول نییە گوت مام عەبدول کەریم مدەرس گوتی قبولم نییە کاکە خالدی نەقشبەندی مولانا خالد مثلا زان رأي بير وباتك قلت كاكو انا مشرك متصوف انا ما مصطفى اوان كاشاعره يعني تبرأت لامجادي او ملتين كان ساعات زور قالوا له ام بيم وايا لو بابتي درسونا لتوارتسيوي مذهبي اهل السنه والجماعه خلش تكفير ناكا او ان تكفير ده كان حتى لسر مذهبي خود ابن تيميه جنين خود اهل السنه والجماعه عنين لو ليره هاوراي لقل كونغري صاري 2016 شيشان تصوفي جهاني كونغري شيشان 2016 بابتي اهلي سلفي بعام يعني ريزي دانا لستي دانا لو لستوتي امانه اهلي السنه والجماعه كوا سلفيتي انا بو او كاتكاردانا ويزور قولي لسعودي اش لك تيدا والله من يونير سعودي اش تيدا بو كلمه درجه اعتراضي كل امن او كونغري شيشان بكونغري زور قاسي تيدا قام واتي دا قام هدفك هدف شي سياسي ومعاملي شي سياسي بو عندك بابتان طرح كل بابته كان حق بو بابته كان حق بو والله امام بيسان توازن دروس كان برامبر هيزي امريكي او حسابك اورو لغوري مثلا يستل الشيشان مجموعه سنه بال بدوا سياسي طبعا شتي سياسي بو هل وكم مثلا لمقابل هندش مجموعه دين سياسي مثلا الاشاعره اللي تواتي والي سنه جماعه دردكن امن حزناك مثلا راي من بستبار راي اوان باش طالما لقل اوي كوا لهندي بابتي تكفير اوانيا بالضبط سلف كان كردستان اهل سنه جماعه عدنين اهل سنه جماعه لهيري اهل سنه جماعه لا داوا بتايبدله التكفير كم تجسيم والتكفير يك بابتها مثلا استكديت وملاش كافر دكي اهل سنه جماعه كسي كافر لهندي من با راشكا وشتي بلم يعني شتي كزور دنجي دايا اوي ك همو سلفي كان جنا بدياري كراوي بابين يك جروبي سلفي هندي برسياريان لسر بابتي آكار وروشتي إمامي أشعريش دروس كرت وابو والله طبعا تاواني شي يكزاري كزار قوري أو كابريكا أقصي كرت معلوم زنابتنا كسيك أو كبابن تاريخك كتابك مصدرك كسيك كذابة لعلومي حديث ورناجري بلا لقراءات دنجي خوش بوا لقراءات اعتباري لو داندرايا بلا من لعلومي حديث ابن الأهوازي اعتباري لو دارنا أو كابرايا كذابة بشاهد إمام الذهبي وبشاهد تواي محدثين كبيرتا مثلا الإمام ابن عساكر كتابش تايبتي نسي تبين الكذب المفتري رد شي زور مفصلي أو كابرايا دعوة ومع الأسف استاء ما قربيته مثلا باسم هر كتابك لتراث أما تسوند ما مرة لقى تراث بكين هر كتابك لتراث هو نسرا وطبعا زوا سالميشة يعني أو مجسمة لعقيدة وكرامية وكابرايا لو بابتانا زور خلاف تيكوتوا حتى كتابك نسي لباب أسماء والصفات خواي قول التجسيم ذاك وكو جسمك سيدي ذاك بلام آية هر كتابك هر كسيك زنيوة شيبا يشيك لعلماء دابي أما معقول لو قصيب كم والله أم كجمل لو بابتي بلو قصيب طبعا لم يجع قدري أو صراعي هم كمثلا لتراث هي لوی تراث پیوستی به تنقیح هي بپاکردنەوە هەیە بەڵام ئەگەر قسەمان کرد بە ئەو کاتی هەندێک مامۆستادایان گوت مامۆستا لویەقی ئەو کابرایە گرتە کەس نەیدەزانی ئەگەر قسەش ناکەی فەرموو کابرایەک نا دێ ئیستشاد بە قەولەکەی وی دەکا کە بوختانێکی ئاشکرا بە ئیجماعی محەدیثین هەموو ئەهلی حەدیث بە ئیجماعی ئومەی ئەو کابرایەکی کەذابە باسد لە تەسەووف کرد یعنی خاڵێکی سەلەفەکانیش لەسەر بابەتی تەسەووف ئەوەیە هەندێک دیمەن کە خەڵکەی بینێت یعنی کڕنوش بردننی خەڵکە دەستماچکردنی شێخە چەمینەوەیە لە بەردەم شخصێکە پاڕانەوەیە وەکو وەسیلە بۆ نمونە بەکاری بێنێ ئەمە لەگەڵ ئەهلی سونە و جەماعەت دێتەوە جوانە طبعا بالنسبة لمسألة التصوف صار فين تعريف ما هي التصوف تصوف شيء تعريف شيء اصطلاحي علمي لهنا كتابه كان تصوف شيء ببي تعريفي شارع شقام كرنش بردن له غير خوي سبحانه وتعالى زائزنية ببي شق يعني ما لقى ويداني بيزنا عشي هيز ما مستاني حزرش رازينين بويت كورنوج لو غير خوي جورب بي سبحانه وتعالى سوز دبردن بس لو خوي جورب بي عز وجل سبحانه وتعالى بلام ابن تيمية رحمة خوي جورب او امام حنبلي جوري كتابي تايبتي لسم التصوفين نسيا او انا اوبران داني تسيب كان داني قبر برستيشي بدنا بال متصوفي كمتصوفي وكو باسم كر مثلا صلاح الدين ايوبي زاني بچي متصوفي تدابوا همو قاده وسركردكاني اواخر دوله عباسي زاني بيشين تدايا ومولانا خالد نقشبندي كتابكان لبردستا برون كتابكان بخينا وزان داخوا بيزايزا سوز لو خوي لو غير خوي بردي طبعا بيزنا عشان خير اوان هستان سيان كر هستان دو بابتان تيكل كر كامن او تلبيسم زور بخطره دو بابتان تيكل كر تصوفيان تعريف كرت بالشقام مثلا كابريك بروي بخوايا خش معي بخوا قلت او يعني تصوف العلم ابن تيميه مزلدي تايبتي لسسادي متصوفه نسيو أمن كدين باسي متصوفة دكم باسي أوان دكم كابريت شوكو آلوسي كدري أمن كسم لحياتي خمكو مولانا خالد نقشبندي نبيني ومعقولية تويسجن زغراز بتوب لكاكا خالد نقشبندي كافر والإسلام درتو أبجا أجر وابي ما مصوب والله يبون من بشكل سلفي كان يجلس
ڕێبازی ئەهلی سونە و جەماعەت نین کەواتە بەشێک لە متەسەوفینی ئێستاش لە کوردستانە لەسەر ڕێبازی تەسەوف ڕۆژبردن طبعا با ببێشت لەسەر ڕێبازی تەسەوف طبعا هیچ گومان لەو دانی ئەمە ناڕازین هەتا مامۆستایانی حوزرش ناڕازین کوڕنوش بردن لۆ غەیری خوای گەورەمە پێ دەستماسکردن مۆزوعشتکەیە دەستماسکردن بابەتێشکەیە ینی ئەهلی عیلم کابرای بەتەمەن دەستی ماز دەکەی مۆزوعشتکەیە خاڵێکی دیکە هەر لەسەر تەسەوف مابەست ینی هەندێک تێبینیشەیە لەسەرەوەی ێستا بە ناوی تەسەوفۆ لە کوردستان شیعەگەرایەتی بڵاوەکرێتەوە وایە بۆ نمونە تەسەوف طائفێکی حەقی طائفێکی معەن حەقی چییە بە یادی عاشوراوە بۆ نمونە جوانە ڕأی ئێوە لەسەرمە قەت لەگەڵ بابەتی دانین بە هیچ نوعچی لە ڕێگەی تەسەوفەوە باش ئەنجا بەم شێوە لە ڕێگەی تەسەوف ئێستا شیعەگەرایەتی بڵاوەکرێتەوە لە کوردستان بەخوای احتمال لە ڕێگەی ئەم قەناعەتم هەیە زۆر لە ڕێگەی سەلەفیەتی شەوە شیعەگەرایەتی بڵاو دەبێتەوە ئێستا کە جەنابەت ئەگەدار بی عیلاقەی زۆر خۆش بینی شیعە و بینی ما یوسەما سەلەفیەت هەیە چۆن ینی چۆن دەبی چۆن ینی عقل مەتە واقع دەیبینی وەنیە بەڵام بەعقلیش دەرچی پێ دەکەی ئەوەی لەگەڵ زۆر تەسەوف شیعە طبعا لەگەوان شەیتیان لەگە بەشێک لەگە سەلەفیەکانی شەیتیان لەگە تەسەوفی شەیت ئەمە لەگەوە دانین بە هیچ نوعچی ئەمە ئەهلی سونە و جەماعەین ئەمە ئەهلی سونە و جەماعە متەسەوفە ینی بە مەنای تەسکیە دێ لەسەر ڕێبازەکەی مەتەن خادی نەقشبەندی و غەیری ئەوانە کە ئەئیمەی من تاز و گەورەی من وەنیە ئەمە ئەو تەسەوفی کە حتا ئیبن تەیمیە باسی دەکات لەسەر ئەو منهەجەین ئیشکالمان ئەوەی کە پێمان ناخۆش مەثەلا ئەو دوو بابەتە تێکەڵ بکرێ مەسەن بگوتری کاکە قەبر پەرستی ئەوە تا زانیان کردووە ئەو برانە هەندە نەزانن هەستاینە ئەشعریەت کە شێوازی حاڵی بوون لە ئەسما و صفات لەکە مەذهبی تەسەوف کە منهجێکە لە سلوک و تەسکیە هەرچەند تێکەڵ کردیا ئەسڵا نەنازانن لەوای بیداخۆ ئەشعری یعنی متەسەوفە للعلم نییە متەسەوفەی حەنابلە مەسەن کابرای چۆکو سەفارینی متەسەوفەیە يعني حتى إجازة خلقة إجازة عمامي لم تصل لما لا إلياسي كردي ورقتوها تو مثلا ناتوان بك بس باز لو شكرك أشعري كان زياتر لسر أمجادجي يعني كباسي رابردو ده كان ومن كباسة كرونا وعني هناتن وتنانت باز لو كان نكتن أو يعني أجر صلاح الدين أيوبي وكسر كردي كي سربازي وقاعدێکی ئیسلامی حساب بکرێ بەڵکو دێتە خوارەوە هەتاوەکو سەرکردەکانی ئەم دوایەی مێژووی ڕابردووی کوردیش هەمویان ئەهلی یعنی ئەتوانین بڵین ئەشاعرن بەڵام دەڵێن ئێوە لەسەر ئەمجاد ئەژین بەس ئێستا چیتان هەیە ئەم هەموو فێرقە و گروپەی کەوا لە کوردستانە دروست بووە حزبی سیاسی ئیسلامی دروست بووە ئەمە چەندین ساڵە دەیان ساڵە لە نەوەتەکانەوە هەر لە ئێوە ئەوەرێت ئێستا چیتان هەیە جوانە طبعا ئێستا مەچیمان هەیە ئێستا مەثەن ئەگەر زۆر دوور نەڕۆین هەتا 2000ەکان وفاتی مامۆستا عەبدولکەریم مدەرس بوونیە وایە مامۆستا عەبدولکەریم مدەرس بوون مفتی عێراق بوو ئەومان هەیە دەیان حوزەمان هەیە هەر وەکو حوزرەی بیارەی کە دەیان عولەمای تەخەڕوس پێ کردیە حوزرەی بەحرکەی دەیان عولەمای تەخەڕوس پێ کردیە بەڵام لەگەڵەوە هەر لێتان دەوەرێ نەخلی لێمان ناوەرێ فرقە و گروپی دیکە جیاواز ینی لە کوردستانە دروستە نا پێم خۆشە ئەو نقطەی ڕاستکەمە لەمە ناوەرێ بەخوای ئەمە یەک منهەجین لەوان دەوەرێ لەوان مەسە ئێستا بووینە چەندین گروپ و تاقام ئیشکالەکە لەوانە ئێستا لە من ئێستا عودەکی زۆر عجیب هەیە حوزرە مامۆستایان تێکەڵ سۆشیال میدیایی نەبوون مامۆستایان زۆر حەزیان لە بواری سیاست نییە مامۆستایان یعنی زیاتر بابنی ئەمن و ئاسایشی وەکو ئەمنی قەومی تەمەشای ئەو بابەتە لێ حەز ناکەن زۆر بێنە ئەو سیراعەتانە مامۆستایان قەت هەتا ئێستا نەفەریان لێ نەبووتەوە بەڵام ئەوانی کە ئەو تەڵەفی کە بەناوی سەلەفیەوە قسە دەکات و بەس تەمەشاکە ئێستا مەثەڵەن شار هەیە لەو کوردستانی تەمەشایان کرد لە بینی خۆیاندا بوونەتە دەفیقە ئەویان لە دوو ئەو نوێژ ناکات ئەتوەرە لە ڕێی حەزبی لە ڕێی حەزبی لە ناو مەتاڵی کێشەتان هەبی کامە نوێژ لە دوو کامە ناکا یعنی ئەو تەفرەقەی کە ئەوان خستویانتە ناو ئەو ئومەتەی لە بینی خۆشیان دەهەندە دوابینەوە یعنی ئێستا گەڕەکەکانیشان تەوزیع کردووە مزگەوتەکانیشان تەوزیع کردووە لەوان خەڵک هەڵدەوەڕێ مەسەلەن کابرا دەڕێ کاکە دەڕێ ئەمن لە تەنیش مزگەوتی من جیرانی منە تەڵەبەی خۆم بۆ ئیسرائیل هەڵگەڕایتەوە منی پێ کافرە بەڵام هەتا ئێستا کەسێک لە حوزری هەڵنەگەڕاوەتەوە چۆن دەڕوانەوە ینی پێتان وایە بابەتی ئەم سەرهەڵدانی سەلەفیەتە لە کوردستانە چییە کۆنەوەی خۆتان چی وڵای ئەمن وای تێدەکەم طبعاً ئەمن وای تێدەکەم بابەتێکی زۆر بەسەراحەت پێ بڵێم بابەتێکی زۆر خەتەری تێدەکەم تەقسیمی مقسەمە کوردستان زۆن کوردستان دابش کراوە لە ڕووی جوگرافیاوە ئەمە لە دەستمان دەرتویسمان پێ ناکرێەوە نیە تازە زۆر زەحمەتە ینی هەوڵەکانیشی زۆر زەحمەتوە ناڵم ینی خەڵکی تووشی ئەسکەین لەو بابەتەی بەڵام کە ئەو تەقسیمی کوردستان کرا لە ڕووی جوگرافیاوە مەزهبەچیان ناردە کوردستان ئەو مەزهبە لە ڕووی سەفی میلەت لە ڕووی فیکر و عەقیدە و مەذهەبی میلەت کوردی دابش کرد کاچی من کابرا تەلەفۆنی کردووە دەڕێ مامۆستا کوڕەکەم بە من دەڵێ بابە ئەتوو وەلی ئەمری من نی لەبەر ئەوەی ئەتوو نوێژی ناکەی یاخود نوێژ دەڕوا ئەتوو کافری
ئەو مزگەوتە لەگە ئەو مزگەوتەی ناتەبایە ئەو مزگەوتە لەگە مزگەوتەکەی کە ناتەبایە دڵی نردیانە کوردستان چێ نردی بەخوای ئەو تەسەوڕە دەستی لە پشتەوە بەڵێ بلاشەکە ئەو یان تەبان ئەو پیترۆ دۆلارە دەوری زۆر بوو کە نردرا هەندێک تەسەوڕی غەڵەت نردرا ئەم قەناعەتم وایە ئەو منهەزەی ئەوان لۆ خۆیان کێشیان نەبوو بەڵام لە کوردستان کێشەیەکی یەکجار گەورەی دروست کرد باب و کوڕی لێکدری کردیە مەثەن ئێستا ئافرەت هەیە ڕۆیشتووە ینی مێردەکەی خۆی بەجێ هێشتووە یاخود پیا هێژنەکەی خۆی تەلاق داوە لەسەر ئەو بابەتان لەسەر مەسەلەی نیقابی کە بابەتێکی خلافی بووە یاخود بابڕین لەسەر مەسەلەی تاریک و سەڵات جمهور قەولێکیش لە حەنابیلە دەڵێن کاکە تاریک و سەڵات کافر نییە ئەوان دەڵێن نەخێر کافرە ئیدی بابەکە کوڕەکەی کافر کردیە یوا هەبووە چێ نردوێتی کوردستان چێ نردوێتی کوردستان تعبیرێکی زۆر جوانە ئەو داوای ئەو تەسەوڕی کە لە نەجد و حیجازەوە هات ئەو تەسەوڕە غەڵەتە لێ ئێستا لە نەجد و حیجازەوە وەکو دەسەڵات ئێستا پیان خۆشە ئیعادە نەزەر لەو بابەتانە بکەنەوە مثلا هەندێک ئیسلاحات دەکەن لە ئیسلاحاتی فکریش مثلا پێشتر تا ڕادەیەکی یەکجار زۆر خنچێندران بوون ینی مەذهبی ئەحناف مەذهبی مالیکی مەذهبی شافعی ڕێی پێ نەدرا بەڵام ئێستا کە ئینفتاحەکەیە اینجا ئەو ئینفتاحە لە هەموو بوارەکانی گرتوتەوە ینی ئەمە بەسم ئەوە نیە مثلا لە هەموو ئینفتاحاتی لە هەموو ڕۆکی بم مەبەستم قسەکەم بەغڵەت لێ حاڵی نەبن بەڵام ئینفتاحەکەی لە ڕووی فقیشەوە ئەو عەقلیەتەی کە پێشتر ئەو مەذهبەی سیاغە کرد کە ڕەوانەی جیهانی ئیسلامی کرد ئیشکالێکی زۆری لە جیهانی ئیسلامی کرد دروست کرد یعنی ئەمە چکە لە جگە لەوەی جوگرافی تەوزیع بووین وەکو شا وەکو تۆڕافی میلەتیش ئەمەی لێدا بڕی زائیدەن ئەوەی کە گەیشتە ئەو ڕادەی مەثەن ئەو مزگەوتە لەگە ئەو مزگەوتەی نوێژ لە دوو یەکدری نەکەن ئەو تەکفیرە دەستی پێ ڕاگەندراوێکە بوو چەند ڕۆژێک لەمە پێش کۆمەڵەیە مامۆستای ئەشعری لە کوردستانە لەسەر سەلەفیەکان لە ڕاستیە ئەوەی تێدا دەخوێندرایەوە هەتاوەکو بابەتی ناوزەندکردنی سەلەفی بە داعش ڕۆشت مەبەستم لەمەیە ئەگەر ئێوە پێتان وایە ئەمان سەلەفیەکان زمانیان زبرە بەڵام ئەوەی ئێوە جیاوازەکەی چی بووە طبعا ئەو بڵاوکراوەیە دووسێ بڵاوکراوە دەرکراون یا یەکیان تون بوو ئەمە لە بینی خۆشمان لەگەڵ نەبووین یعنی لەگەڵ هەندێک بابەت کە تەڕەحکرا پێمان خۆش بوو لەگەڵی نەبوویت لەگەڵ لە هەیەکیان کە دانەیەکیان زۆر تون دەکە باسی تون دەکە بە داعش بردن وایە بەڵام شتێک دەبینێت جانبێک دەبینێت طبعا ئەم لەگە هیچ ڕەدانەوێکی تونندیم لە هیچ ڕەدانەوێکی تونندیم بە هیچ ئەبەت یعنی هەتا مثلا لە سوشیال میدیا لە بەشی لە قسم زۆر ڕەدەدەمەوە ڤیدیۆ زۆر بڵاو دەکەم بەڵام ئەبەت نەناوی کەس دەینم نە سیغەی تونندی بەڵام شتێکی پێم خۆش سەرنجی بەڕستاندەوە منهەجی داعش لەگە منهەجی سەلەفی یەک منهەجە ئەم نابی شەرم لەوەی بکەم دەشی سلمێنم یعنی هەبرایەکە ئەوەی قبوڵ نییە دەتوانم لەگەڵی دابنیشم ئەو منهەزەی کە داعشی دروست کردی هەمان مەزەجی هەمە نەزیشە کە سەلەفیەت دروست دەکە بەڵام سەلەفیەکان ئەمە ڕەت دەکەن بەڵێ زۆر دژی داعش وایە دەڵێن زۆر دژی داعش بوون دەزانین چییە ئێستا ئەو معاملەی کە ئەو قەڵەمەی دروست کردیە ئەمن تاکە تا دژاتی تاکە تاچی قەڵەمی بکەم قەڵەم لە بن نایە بەڵام سیاسەتەکە سیاسەتی گورجی بەرەڵا ذئابی سائبە ئەو منهەجێک درستی دەکا ئەو زۆر خەتەرە کابرای وەرێ دەکە مەثەن ئەتوو کەسێکت پێ ئەهلی سونە جەماعە نییە کە تو دەڵێ مەسەرەن کابرای متەسەویفە مشریکە کە گوتت مشریکە خینی و سەریت حەڵال کرد بەڵام دەرفەتی نییە بتکوژی یاخود دەڵێ مەلایەک کە ئەوە کافر و جەهمیە و ئەشعریە إلى آخره قسانەکە دەکا ئەوە تەکفیرت کردەوە لەبەرەوەی کە تەبدیعت کرد بە ئەهلی گۆمڕاد لە قەڵەمدا دوایە دەسەڵات بگرنە دەست بە بێشک دەتکوژن بە بێشک سەلەفی دەسەڵات بگرێتە دەست مامۆستا تۆ دەکوژێ ئەمنی بەخوای برا بە بێشک گومان لەوەی دانیە باش یەک خولەکێکم ماوە ئەو سەلەفی واقعیەکەوە یەک خولەکێکم ماوە بە کورتی خەڵک بەڕاستی سەری لێشێوەوە مسلمان چێ ڕاستە ینی هەر ئەم ناکۆچی نێوان مسلمانان خۆتان نەبووە بارگرانی نەبوونەتە بارگرانی بەسەر خەڵکەوە چارەسەر چیە چارەسەر زۆر جوان دەستخۆش بیاخۆ طبعا یەکەم جار ئەم پەیامەکەم ئاڕاستەی وەزارەتی ئەوقاف دەکەم دەستەی زانایان لەگە هەتا جامعات و کولیات و ئەوانەی کە شەرعی قسمی شەرعی مامۆستایان و نخبەی ئەو میلەتەی مثەقەفین بێنە سەر خەت کاکەمە بەیانێکی بڵاو دەکەینەوە لە بەیانەکەی ئەم تەوقیع دەکەم لەسەری منهج أهل السنة والجماعة أشاعرة ماتريدي فضلاء حنابلة توقيعي لصدقين كتيبة وخلافي ديني أوي توقيعي كرت ديارك النية صافة بقى مبرايتين كاكا لكردستان برايتين شام بديني يقولنيا أما نكسن بيكافة مناقشات علمية دس بيدكين برشي دوامي أو بشي كم أجر بيتو لوزارة أوقافه يعني وكو بيجنيارك باعتباره وري بقرن لقوا خلق أقسام كم بلين هرتي خطيب النبي بليكاكا أشاعرة أهل السنة والجماعة أو بابتي عقادي كتيبي هات كسيش أو بابتي وروجان حقيوية دصلات محاسبة بك دوام علاجش كا أدير وترحيدكم أو براني بكرتي أو براني كوازي سلفين هرشيء گفتگویی مفتوح بکەین یان حستان کرد مثلا زناتان لە ڕوودا و پێهستن ئەم ئامادەم دێم
ئەو بابەتانی کە دەڵێن ئەشاعیرە ئەهلی سنە جەماعین ئامادە مناقەشیان لەگەڵ بکەم دەیسەلمێنم کە ئەوان تێدا هەڵن تو ئامادەی خۆت دەربڕی باش تحدایکی مفتوح يعني لباتیمەوە بیگەینن ئینشاءالله ئەمن ئامادە مناقەشە لە هەر چێ دێ مناقەشی لەگەڵ بکەم ئینشاءالله زۆر سپاس دەکەم مامۆستا سەرباز محەممەد سلامت یا ربی سپاس دەکەم عینی کە میوانە بووی خوشحاڵ نەرانی ڕوودا و من نوێنەر فاتح سپاس کە ئێوەش بینەر و بیسەرمان بوون جەژنی شتان پیرۆز بێ خواتان لەگەڵ